کەوتڕێ هەوری پەڵەی پاراوتێر بە فرمێسکی بانی بە پەلەی لای گەرمەسێر سنگتەر بوو تەکان نەربوون وەکو لاوێن لە ڕێگای ئاواتی چەند ساڵەی جێماوێ تیژڕێ و ڕۆ بە پەرۆژ بوو بۆ سەر چیان بۆ سەر پوشی زەرد هەڵگەڕاو جاران گیا جارانی سەوس سەر ڕازاوە بە مرواری بە شەولمی بەهاری لای کوردەواری مەملەکەتی گوڵ و جوانی شارباژێر دیمەنێک کە لە سەیرکردنی تێرنابیت. ئێرە هەمیشە دارمازوەکان و بنجەڕەزەکان و ترشەکان و دارەبەریەکان نیشانەی مەملەکەتی ئاوەدانیە. شەرابی بەهار پیاڵەکەی پەڵەی گوڵ بوو تا دەمزار لە بەرزترین چیاکانە مرۆڤەکان ماندووبوونیان دەرەکەوێت بە شێوەیەک کە لێرە و لەم ناوچانە هەر شوێنێک بچیت ژیان تیا هەیە و ئاسوودە ئەبیت جگە لەو جۆرە میوە میهەواتی کە شارباژێر پشتی شێری بەرکەوتووە. لووتکەی شاخەکان و دۆڵ و دەشتەکانیشی هەمیشە شوێنی ژیان و ئاوەدانی بووە. مەملەکەتی مرۆڤەکان بووە چون شارباژێر خۆی لە خۆیان شوێنی دروستکردنی ژیان بووە. جوڵەی ئەم بەدەماری هەست و خەیاڵ پاشان نۆبەی بەستەی دەمی هەرزەکان بوو ئامان ئامان بوو سروشتی کردگار بوو لێرە و لەسەر ئەم پردە کە ئابێتە دووڕیانێک ڕێگایەک بۆ دڵبێشەکان بە ناو کونەماسیە ئەڕوا و ڕێگایەکیش بۆ وڵاغڵۆڕات لە نزیک دەی کونەماسی و سەرنگاکەی بە کۆمەڵک پیاوگەیشتین ئەوان چاوەڕوانی ئێمە بوون تا بچینە ئەو دەی کە لە مێژووی کۆن و نوێدا وەک لووتکەی گۆجار سەربەرز بووە. ئێمە ئەچینە دەی وڵاغڵ و دەیەک شوێنی ژیان و کەسابەت و شوێنی پێشمەرگەکانی زوو. ئەلێرە شکۆی پێشمەرگە هەند بەرز بوو کەس نەیدەتوانی بە مسقالە زەڕێک لە شکۆیان کەم بکاتەوە چونکە ئێرە فەرماندە و پێشمەرگە هەر پێشمەرگە بوون. ئەو کات خەڵکانی دێ و پێشمەرگەش یەک جۆر جلوبەرگ و یەک جۆر خواردن و یەک جۆر پێخەفی نووسنیان هەبوو. جیاوازی هاونیشتیمانانی دێ و پێشمەرگە تەنها ناو بوو. شەوی جاران خۆشەویستی دەستی ڕێز بوو بازووی مەردی لە من و گەرد نارێز بوو هەستی فرمان ڕێک خستنی ڕێچکەی ژیان ئیتر هەموو لە خزمەت پێشمەرگە و پێشمەرگەش لە خزمەت ئەوانە. بەشێکی زۆر لە کاتی دروستکردنی خان و قوڕەکان و کاروبارەکانی دێش پێشمەرگە دەستێ بوو تێیدا. ئەو کات هەموو تێئەکۆشان بۆ ژیان خۆشی دێنیشتنان و هاونیشتیمانیانی وڵات. کەس بیر و هۆشی لای پارە و کۆشک و تەلار نەبوو. خۆوەک ئێستا نەبوو ئەوان لە کەشکەلانی فەلەک و هاونیشتیمانەکانی دوێنێ و هاوڕێ و هاونان و هاوخەباتیان هەل لە شوێنی خۆیان نابن و لە هەمان خان و قوڕەکانە بژین. ئەو دەمە کابانی ماڵ کاتێک پێشمەرگەیەک دەبۆ میوانی تاک و دروستکردنی خواردنێکی سادە بۆی مناڵی ناوبێشەکەی بە پێشمەرگەکە دەسپات تاکوونەیەڵت بگری و دەبێت ژیری بکاتەوە. بەس ئێستا نەک مناڵان نەک دایکان و باوکان
بگرە هەمووی بەدەست بەرپرسەکەی ئەمڕۆ و پێشمەرگەکەی دوێنەوە گرفتارن چونکە ئەو بۆ بازرگانێکی نەوت و نۆکەری بێگانە و کۆشک و تەلاری لە وڵاتان دروست کرد و خۆشترین بەرزایەکانی نیشتیمانی بۆ خۆی داگیر کرد ئەو ئێستا لە بازرگانێکی بەڕەحم و داگیرکەرێک هیچی تر نییە هەزاران قات بە زیادەوە خەباتەکەی دوێنەی لێوەرگرتنەوە و هەمووی بۆ خۆی برد و ئەوانیشی برسی کرد ئەوە تا دێک کە نیشتیمانی پێشمەرگە بوو دێک کە ماڵی یەکەمی پێشمەرگە بوو دێک خانوەکانی بۆ قەڵغان بۆ پێشمەرگە ئەمە ڕێگاوبانەکەی بێت کە دەبوو ئێستا باشترین خزمەتکرایە و باشترین ڕێگاوبانی هەبوایە سەری تشرینە وادەی پەڵە و ناشتی سەرمی هاوینە نۆرەی تۆیە بگری بەسەر هەمومانە بەسەر ئێسک و فروسکی ڕابردومانە بیشۆرەوە با سەر لە دەست دیاری بێ با قورخەت بێ و بۆ سەری شەرمەزاری بێ لێرە لە شارباژێڕم لە ناو شارباژێڕیش لە دێکم مەڵبەندی خۆڕاگری و قوربانیدان هەموو شاخەکانی دەوروبەری ئەو دێی لەو دۆڵەدایە بست بە بستی پێشمەرگە خوێنی لێ ڕشتووە ئەمڕۆ شەیدەکان بە ئێماڵێن بە جوانی بە شێوەیەکی مرۆڤ دۆستانە لەسەر مێژووی ئێمە قسە بکەن لەسەر مێژووی وڵاغلوو کە جێگە و پێگەی پێشمەرگە بووە شوێنی حەوانەوەی شۆڕجەرەکان بووە من لێرە ئەچمە دەی وڵاغلوو دێبەدێ ئەو شانازی پێبڕا بێتە جوانترین دێی ناوچەکە گەورەترین دێی ناوچەکە لە ڕووی جوگرافیاوە لە ڕووی خەبات و قوربانیەوە لێرە درێژەی نادەمێ چونکە تامەزرۆین بچینە ناو وڵاغلوو لەوێ لەگەڵ خەڵکە نیشتیمان پەروەر و نیشتیمان خۆشەویستەکاندا گفتوگۆ بکەین ئەوەی منی دڵخۆش کردووە ماوەیەک ئەو سەردەمەی کە خەڵک بەرامبەر بەعەز دەوەستایەوە ئێمە ژەو شانازەمان پێبڕا لە شاخەکانی حەسەنبەک پێشمەرگە بین و لە وڵاغلوو پشوو بدەین و بەرەنگاری بەعەز ببووینەوە مینەرمان من بەیەکەوە ئەچینە ناو وڵاغلوو شو بدل نگری گوی نبشکن تا بلبلی صبحین بکن دەی وڵاغلوو ئەکەوێتە شارباژێڕی سەختەوە بە دووری 50 کیلۆمەتر ئەکەوێتە باکووری شاری سلێمانیەوە سەر بە نەحەی گاپێڵەنی قەزای ماوەتە هەڵکەوتەی دێکە لە دۆڵێکایە کە قوتەی حەسەنبەگ و شاخی بەردەسپی و دێکانی دۆڵبێشکەکان لە خۆرهەڵاتی و دەی کونەماسیش لە باشووری خۆرهەڵاتێتی و شاخە بەرزەکەی گۆجاریش لە خۆرئاوایەتی و شاخی بالۆسە و دێکانی سەفرە و زەروون لە باکوورەتی دێکە بەرفراوانترین دێ لەم ناوچێدا لە ڕووی ڕووبەری زەویەوە ئەوەی کە لەم دێدا هەیە ڕەز و باخ و ئاژەڵداری بووە ساڵانی زووش زۆربەی سەرقاڵی کاری هێنان و بردنی کەلوپەل بوون بۆ دیوی ئێران و عێراقیش لە دوای ساڵی 1970 کە کۆی دێ سنووریەکان ڕاگوازران ئەم دێ ئەبێتە دێکی سنووری ئیتر کۆتادەی ئاوەدانە بێت لە شارباژێر وەکو مەرجێکی بازرگانیشی لێدێت دەبێتە شوێنی ئاڵوگۆڕی بازرگانی کە ئەو کاتە زۆربەی کارەکان بە وڵاخە بەرزە بەڕێکراوە بەروبوومەکانی ترێ و چوالە و هەرمە و جۆرەها میوەیتر لەم دێدا بوونی هەیە و دێنشینان سەرقاڵی بوژانەوەیانن ئێستا دێ نزیکەی سیماڵێکی تێدایە بەڵام و ئەویش وەک بەشێک لە دێکانی تری هاوسەی بەرەو چۆڵبوو نەچێت ئێمە چوونە ناو ئەو دەی کە زەمانێک بەندەش وەک هەر پێشمەرگێکی دیکە
کوردوتەنی لەسەر سگی ماڵانی ئەم دەیە بووم ئێرە هێشتا جوانی دێ و ناودێ وە خۆی ماوەتەوە ئەوە تا خانوەکان ئەوەت بۆ دەجێڕنەوە ئەڵێن ئێمە ئێستا لەو کەسانە زۆر بەوەفاترین کە ئەوێ ڕۆژێ لای ئێمە دەحەوانەوە بەڕاستی دیمەنێک لە جوانی وەڵاغڵوو ئەو نیشتیمانەی کە ڕۆژانی خەبات داچی پێشمەرگە بوو من ئەچمە لای گورە گورجی ئەو سەرقاڵی کاروبارە بزانم چی دەکات و سەرقاڵی چییە چۆنە باشی دانش ئەمە بۆ نابەسرێ دەستم تاکە نەچێشە شەری نازانی بخۆ بۆلێن تۆ پەتە ژەلیلی دەست دانشە بۆ کوێسی تۆ دانشە دانشۆکو من تۆ زۆر زانیە من تۆ زۆر زانیە من وەڵا بەتەجی تۆ ئەوە کاکە گیان ڕستمە برێ قەیشێکەوە ئەو پەتەی نایە پورێ وڵا کاکە ئەمە ئێساون پێتەڵم چۆن ئەبێ ئاوا بێتەوە تۆ پەلەم کورە پەلەمەکەم ئەی وەزە چۆنە دەنگ و باستان لێرە ئەژینیا هەراوینانیان دیەکەمان چۆن بۆ هەمووی ڕۆ نازانم ئەگری تێ بەرەوە ئەخ بۆ چی ڕۆن وڵا باوکمە ڕۆن نازانم ئەڵێن کاسپی لێنی و لە شار ڕۆزانە ڕژاوە لەجا خۆی ێرەش خۆشترە لە شار وڵا من سا خانوشمان نییە و خانی و کوڕەکان ماڵیەکانن بمکوژن ناچم بۆ شار هەل لێرە ئەژیت ئێمە کوڕەکانم لە شارن چیتانەیە لێرە وڵا هیچمانی داخمان هەیە و ئێ باغ باشە باخەکەشی جۆرەوارەتی نییە کەوارەتی نە باشی چییە تۆ هەتاوارە هەڵسوڕێ و بەخۆڕای ئێ بەچ لە یاوینە وەڵا ڕاست ئێ ناخۆ وڵاغڵ و بەنابانگە بە چوالە و ترێ و جا بە زەکێکی بە دەڵانە دزێنە دەزیە گدایە هەر لە ناودێ ئەو دایکانی بە ئاوادانی دێوە ماندووبوون ئێستا شەر لێرن لەبەر هەیوانی ماڵێک دوو خاتونی بە ساڵات و دانیشت بوون پورە گوڵچین و پورە خاتون چوومە خزمەتیان و دوای سڵاوێک لەگەڵیان دانیشتم هەندێک قسە و باسمان کرد با لە زاری خۆیانەوە گوێبیستی قسەکانیان بین دوو مانگان دەڕۆمەکەن منداڵەکانم ئێتە دوایێتە بۆێ هەر لێرن ئیش و کارتان چێ ئەمە ماڵی کامتانە ئەمە مالی حاجژنێ حاجژنە چێ حاج ئەحمەد حاجژن خۆی ناوی چییە حاجنە گورچین حاجژنە گوڵچین دادە گوڵچین ئەی جەنابێ وەڵامە خاتون دادە خاتون گیان خۆشحاڵین دەستان خۆش دا حاجی گوڵچین وەزەتان چۆنە لێرە والله وعزبان بڵێ بسۆرین باشین بە چییە ژین سەرقاڵی چین چییە سەرقاری تۆزە دوکانمان هەیە هەروە پسکیت و مسکیتمان لێدا ناوەوە دیارەوە دانیشتوین و هیچی کەمان پێ ناکرێت ئەرە وەڵا فەقیرە نە کێوان پێگرێ و نە ئیشمان پێگرێت شتی چێویتانەیە ئەوەنیە باخشتانێ پەرێکمان سوارە هەیە هەندێک دێت بە خەڵکی بە نیوەی بۆ خۆی دەیکا و ئەی کوڕشتن نیە بەڵە باش کرد و بڕم هەر لە شیان ساغ خوا لێ نەسەنە گیان شەید بوو ئەبوو بەکر خوا لێ خۆش بێت لەکوێ شەید بوو لە وەڕە سبت وەڵە سەمت یەکیانم لە باینزارەوە یەکیانم وا لە سلەیمانە دوو دەست خۆش ناتەوە ئەیان بۆ خۆت ئەی ڕزاشم هەی کوڕە سەیدەکەی وا پێشمەرگەیە ئەگەر چی ژمارێک لە پیاوانی دێ چاوەڕوانمانن بچینە خزمەتیان بەڵام دیمەنەکان هەند جوانن مرۆڤ سەرسام ئەبێت بەڕاستی وڵاتی کوردەواریە ئێرە نمونەی دێهاتی و دێنشینە
بەپەلە پیاوێک هەنگاوی ئەنا بۆ لامان ئەویش خاوەن ماڵی یەکەم بوو کە چوومە لای خاتوونەکەی هاتە لامان بە خێراتنی کردین وتی بینیم چوونە ماڵمان وتم با بچم بۆ لایەن ئەوان وەک پیشەی هەمیشەیان کەوتە خوڵەکردنی ئێمە بەڵام ئێمە ئەوەندەی قسەی ئەوانمان بەلاوە گرنگ بوو هیچ شتێک گرنگی نەبوو لامان بەسەر پێ و لە ناوەڕاستی دێ لەگەڵی کەوتمە گفتوگۆ وەڵاهی قوربان ئێرە ئەگەر خوار ڕحمکە ئێوە ئاو ڕێگەیانی مەتێک ئێمە تەواو بین لە 120 ماڵ ئەم ساڵ 3 ماڵیکەمان دەڕوا 20 ماڵ دەمێنینەوە 20 ماڵەکەش ئێستا هەمی ڕوخەوە ڕۆ ئارە وەڵا ئێمە بڵێن ئێستا خۆم و پیرێژنێکم ئەلێرەکانە ئەگەر جەنابتان بێ خاتوونەکەی تۆ بوو ئارە وەڵا دیوتە حاڵەکەی بەخوا شوێن ئەڵێ مانگاو شیشمان نەما بەس مریشکمان ماوە بەس مریشکمان ماوە بەڵێن 86 وانێت تا چۆڵ بم ناوە تا چۆڵ بوو ئارە وەڵا ئەو کاتە ماڵی زۆر تیا بوو حیواندار بوون هەموو شتێکمانە بوو بەڕێز هەموو شتێکمان هەبوو ئەو ماڵە ئەلێرە لەکن ئەو پیرژنی لەم خانۆی دامەمەی کوڕەکەمە کوڕە گەورەکەمە داومەتێ باشە شتێکی کە ئێوە نەوەتویە گاتنەوە نیە ساڵی نەوەتویە گاتنەوە داتان کردەوە بەڵێ 92 دەستی پێکردنەوە تو دوو هاتنەوە دەست ئەی بۆ بەو شێوە بەردەوام نەبوونەوە یا هاوکاریتان نەکرا کاکە گوێ لێ بێ یاخوا بەخێر بێن زۆر پێ خۆشحاڵین هاوکاری بڵام هەتا ماوین کورد خوار ڕحمان پێ بکات لەبەر واستی تەکاری و لەبەر خۆمانە ئاژەڵ بێنەوە مەڕ و بزن و ڕزەکان و گوێ لێ بێ مەڕنا بزنیان هێنا هەتا تەژبیار نەبێت دوو لە ڕخۆمان گوێدرێژیان هێنا بەس چی بوو بڵێن مریشکیان هێنا ئەمانە هەموو تەوزیعیانە کرد تۆ بەشت یا بۆ بەشمانتیانە بووە وتیم خەڵک بۆ بە موچەخۆر بووە دێ چۆڵ بووە ئابە لەبەر چی ئەزانی چین حکوومەت یەک بەرنامەی غەڵەت بوو بڵێسی ئەگەر مەسەر با قەیناکە دەمون کاکە وەرە تۆ معاشت بۆ ئەبرمەوانێ بڵام بە شەرتێک لە دیەکە نەجوڵەی کە دەوام بوو پێویستیمان بوو بانگت دەکەین و کە دەوامیش نەبوو بۆ دەکەی ئەمە فەڕاشە قیسمێک بە ناوی قیسمێکم دەوری ئەم دێ 100 ماڵ بوو سیتیل گەنجی ئاوام لێگر وەگەوە بە ناوی پۆلیسی دارستانەوە قیسمێکم دانا بە ناوی کارەباوە ئەخیرە گەر حکوومەت و دەسەڵاتی کوردی بە ڕێنمایی چەند پیاوێکی کوتوام کردا بەم ڕۆژەی ئێستا ناگەشین پایدار بکە حاجی خۆشحاڵ بم نا دەست خۆش بە قوربان تۆ گەورە بەڕێزی سەکانت هەموو گەوهرن زۆر جوانن دەست خۆش بە پایدار بی گەیشتمە مەجلیسی ئەو پیاوانەی لە چاوەڕوانی ئێمەیا بوون لەسەر سەربان یەکێک لە ماڵەکان دانیشت بوون هەندێک قسە و گفتوگۆمان کرد دوایی کانەوزاد وەک پارێزەرێک و ڕۆشنبیرێکی وەڵاغلو هەندێک لەسەر مێژوو ژیانی دێ قسەی بۆ کردم گوندی وەڵاغلو بە تەحدید بڵێم مێژوەکەی بۆ چەند ساڵ ئەگەڕێتەوە ناتوانین چکو زۆر کۆنا بەڵام ناوی گوندەکە کاتی خۆی لە سەردەمی عوسمانیە کە هاتوونەتە ئەم منتیقا لێرە کان و ئاوێکمان هەیە لەسەر ئەو کان و ئاوا وا دەژێڕنەوە کە لەوێ مەقەڕ و مەعسکەراتیان لەوێ هەڵداوە و ئەو کەسەی کە مەسئولی ئەم منتیقەیە بووە ناوی وەلی ئۆغڵو بووە ئەم وەلی ئۆغڵوە وردە وردە ناوەکەی گۆڕاوە ناوی وەڵاغلو دەژێڕنەوە کە لەوە هاتبێ گوندەکە پێکهاتەکەی کاتی خۆی چەند عشرەتێک هەبووە لە منتیقەیەکێ لەوانە عشرەتی گەڵاڵی بووە کە لە شارە زوورەوە هاتوون شوێنێکمان هەیە لەو دی و پێڵێن خڕێ بووبی لەوێ ماونەتەوە عشرەتی کافرۆشیش هەیە کە ئەمانە لە
بازیانەوە هاتوون لە قوڵەزاخ ماونەتەوە عشرەتێکی ترمان هەیە کە تافەی چۆخا محەممەدیان پێ ئەڵێن ئەوانیش لە گەڵاڵەوە هاتوون ئەم سیانە یەکیان گرتووە و بیریان لەوە کردوتەوانێ هاتوون بەهۆی ئەم کانی و ئاوە بەهۆی ئەوەی لەم منتیقەیە منتقەیەکی گەورە و فراوان بووە ئەم گوندەیان دامەزراندووە بە هەرسێ عشرەتەکە لەم گوندە وردەودا گوندەکە گەشەی کردووە و بۆتە گوندێکی گەورە لە ناوچەکەدا ئەم شوێنە یەکەم شت ئەوە بووە کە لەم منتیقەیە ئاوێکی گرنگ هەیە کە ئەو ئاوا توانیوانە ئیسفادەی لێ بکەن هەم بۆ گوندەکەیان هەم بۆ حیوانداری و مەڕداری و هەم شوێنەکە شوێنێکە لە زیاتر لە سەرما و ئەوانە پاراستونی شاخەکان کوێستانە ئێرە بەفرێکی زۆری لێ دەبارێت لە کوێستانەکان و لە ئەوانە و هەم لێرەوە توانیوانە پەل بهاون بۆ هەر چوار دەورەی دێکە بۆ حیوانداری و بۆ ئاژەڵ و بۆ کشتتوکاڵ و باغداری بە تەحدید ناتوانین بڵێن لە بیدایە تا چەند ساڵە دروست بووە بەڵام دروستبوونەکەی بەو شێوە دروست بووە کە باسم کرد لەو سێ عشرێتە کە یەکیان گرتووە و لێرە دێکەیان دروست کردووە بەڵام مێژوویەکمان هەیە کە شاخێکمان هەیە ئێمە لێرە شاخی عارەبانی پێ دەڵێن ئەو شاخی عارەبانە 225 ساڵ پێش ئێستا مێژووی هەیە کە ئەوە کردراوە لە گوندێکە کە گوندی گەڵاڵەیە و مێژووی ئەوەمان هەیە کە تاپۆ کراوە لەسەر گوندی وڵاغلو کە بەداخەوە ئێستاش لەم سەردەمەیە ئەو شاخەمان لەگەڵ دەیەکی کە لەگەڵ گەڕەدێ کێشەیەکی تایە و کێشەیەکی لەسەر و تا ئێستا ئیدارە ناتوانێت بە شێوەیەکی قانونی و یاسایی کێشەکە یەکلا بکاتەوانێ و بە معلەقی هێشتویانەتەوە ئەم دێ لە ڕووی جوغرافیەوە سنوورێکی زۆر فراوانی هەیە هەم لە ڕووی باخداریەوە باخێکی زۆری هەیە باخی مێ و باخی چوالە باخی ترش هەم لە ڕووی شوێنی لە وەرگا و حیوانداریەوە و چەندین سەرچاوی ئاوی هەیە لە شاخەکانە کە بۆ حیوانداری و ئەوانە ئیسفادەی لێکراوە و لە کاتی خۆشیدا ئەم دێ یەکێک بۆ لەو دیانە کە جگە لە باخداری بۆ حیوانداری حیوانێکی زۆر زۆری هەبووە چەندین ماڵ لێرەکانە سەرچاوی ژیانیان بە حیوانداری بەڕێ کردووە و جگە لەوە دێکە زیاتر نزیکە لە سنووری ئێرانیشەوە بە تایبەتی لە دوای 76 کە ئەم دیانەی پێشتر ڕاگوازراون ئێرە بۆتە سنوورێکی گرنگ و بۆتە سنوورێک لەگەڵ ئێرانە بێچەوە بەستوتەوانێ و بۆتە شوێنی زیاتر تیجارەت و بازرگانی لەگەڵ ئێرانە. یاوەدانی ئێستا خۆ دەزانی هەمی کوردستان بەو شێوازەیە خەومە ناگەمە لێ خەڵکی هەمووی بەرەو شارە بەرەو پۆلیسی و مەعاشە بەرەو ئەوەیە کە دیەکان چۆڵ بن هەر ئێستا لەم کاتایە ئەم دێمە ئەم پاییزە دوو ماڵی زۆر قەرەباڵک کە با بڵم ڕاگری دیەکەن ئەوە تا دیەکە چۆڵەکەن ساڵ نییە 4 ماڵ و 5 ماڵ ساڵ هەیە 10 ماڵمان ئێرە چۆڵ کردووە ئەم دێ ئاوا چۆڵ نەبووە ئەم دێە من ناڵم ناگەڕێمەوە بۆ مێژووی کۆن هەر لە دوای ئاوەدانکردنەوە دوای 92 هەتا 2000ش ئەمما دێ 150 ماڵی تیا بوو ئێستاکانە 20 ماڵی تایە 20 ماڵەکەش وا دێ بۆ 15 ساڵشکە بەدە ئەمە بوو وڵی ئەمە ئابێ خەڵکەکەی نا خەڵکی ئێمە خەڵکی کوردستان عام بە تایبەتی ئەم دێ ئێمە نیشتیمان و وەتەن و زێری با و باپیرمان لە چاوی خۆمان خۆشتر ئەوێ ئەگەر بڵم لە مناڵەکانم خۆشتر ئەوێ قەناعەتم پێ بکە کە مناڵەکان جەرگ من لەوە خۆشەویستە نییە بەڵام حکومڕانی وڵاتەکەمان بەم شێوازەیە براکەم من حکومەتی کوردی ئەو حکومەتەیە کە خوێنم بۆ ڕشتووە کە گیانم بە قوربان کردووە ئێستاش لە بری جارێک 1000 خۆی بە قوربان دەکەم بەڵام بەداخەوە ئەوان نایان لە ئێمە پرسن نایان لە خەڵک بپرسن تۆ بۆ لە من ناپرسی چی بۆ وڵاتە باشە بەڕاستی ئەوەی کە بۆ وڵاتە کراوە بۆ ئەوە نەکراوە کە دیەکان ئاوەدان بنەوە بەڵە خزمەتمان پێکراوە کارەبامان هەیە ئاومان هەیە مزگەوتمان هەیە خەسەخانەمان هەیە ئەوەی نیمانەوەکو عام جادەکەمان خراپە بەڵام ئەمە نەهاتون شتێ بکەن کە خەڵک حەزی لە باغداری بێ لە حیوانداری بێ ئێخۆ لادێ چییە لادێ باغداری و حیوانداریە قابی لادێ شار بێ نەخێرش لادێ شاری شارە ساڵان ئەوەی کە دەوڵەمەند بیا لە شارە بوو عفو لە لادێ بوو ئەوەی کە فەقیر بیا لە شارە بوو ئێستا عکس بۆتەوە کابرا ڕائەکا بۆ شار
هەر 4 5 مانگە 3-4 میلیۆن وەرەگرێ سارەیەکەوە دێ بۆ ئێرەکانە فرتە ئەکا دوایی گەنجەکەی ئێرەش ئەڵێم لێرە هیچ نییە باڕاکەم بۆ شار ئەمەش ئەو وەزعی دەکەوتەوە کە ئێستا خەڵک پێوەی ئەناڵێنێ ڕەزی ترێی زۆرمان هەیە ترشێکی زۆرمان هەیە کە خۆتان ئەیبینن باخی هەرمێشمان هەیە ئەنجا زەویزاری گەرم و جۆشمان هەیە کە لەو دی ئەو شاخۆیە زەویزارێکی زۆرە ئەمانەمان هەموو هەیە بەڵام هەرچی ئەیکەین تیا زەرە دەکەین من بۆ خۆم باخم هەیە پارەی کرێکارەکانم بەرێ پارەی کرێ جووتەکەم بەرێ ئێستا هەرچی هەمە ئەدەمێک عەزەری خۆم لێی گەڕێ بەس پارەی ئەوەم بەرێ کە چێڵاومە هیچی ترم ناوێ بۆ هەر ئەوە نانی بۆ تۆ بۆ ڕازیە بیت ئەخ لەبەرەوەی کە پارە ناکە کاکە هۆکاری پارە نەکردن پارە ناکە بۆ منە من چوالەم هەیە ئێستا لە ماڵەوە چوارەی پار و پێدارم هەیە ئەم ساڵیشم هەیە چوالەی 3 ساڵم هەیە باوەڕت بێ بەشی 2 ساڵ بەخێوکردی ناکە لەبەرەوەی چوارەیە چوالە 1500 دینارەکە پیاوانی دێ هەر یەکە و تامەزرۆی ئەوە بوو لەسەر مێژووی دێ و ژیان و گوزەرانی دێ قسە بکات هەر یەکە و باس و خواسێکی بۆ ئامادە کردبووین ئێمەش لەگەڵیان کەوتینە جێڕانەوەی چیرۆک و بەسەرهات و بوارەکانی دیکەی دێ ئەو کوڕی من 23 ساڵ پێشمەرگە بووە پێناوی لەسەر کورداتی ڕۆیوە ئەنجا ئەوەندە پێشمەرگە بووە یەکێک لەی لێ نەکردووە ئەو کوڕی من شەهید بووە لە هۆرمسد هەیە لەو لای لەوێ شەهید بووە وەڵا وەختی خۆی ئێمە ئەم خەرکە فەقیر بوو هەموو بە پشتی وەراقی بەڕێوە چوون کاروانمان کردو چوون ترێمان بردۆ بووە قولە و ئەحمەد لە وەند و نازانم کوێ ئەوە دەماگۆڕەوە بە دەغڵ دەمانێنایە بۆ ئێرە لە دواوەی ئەمجا ژیانی ئەمە ئەم کێوانە بوون کە ترێی تیا بووە و چوالەی تیا بووە خەڵک بەوە ژیاوە لە پاشەوەی ئەو عالەمە فەقیر بوو کە نانی ئێوار هەیە بیای ئەوەندە دری فەرا بوو دەگوو بۆ بەهانی خوا کەریمە ئێستا خوا نێبڕێ خەرکەکە دەوڵەمەند بووە احتیاجی بەم چۆوەکان نەماوە لە دوا ئەوەی ئەنجا ئێمەش بەڕاستی ئەرکێکی زۆرمان لەسەر بووە لە پێشمەرگایەتیدا لە خوارێ و لەسەر هەر ئێرە سەرکرداتی بووە کە لە مالومەی دەترازا لێرە دەبوو لەسەرێ دەها لێرە بوو بە نسبەتەوەی ئەنجا ئەو ئێمە ئەم میلەتە خزمەتی پێشمەرگەی باش کردووە بەڕاستی لە خوانێ بڕێ ماڵ هەبووە جار هەبووە 5 6 7 8 کە بە کۆمەڵ داهاتە خوارێ وەختی خۆی من بە بیرم دێ کە یەکێک نەخۆشە بوو داگور ڕەشە نەخۆشێتی نە دوختەر هەبوو نە هیچ هەبوو ئەرەوڵات ئێمە ئەم منتیقە قامیش و گەڵارێ و ئەوانە کابرا کە دۆستێکیا بوو یا 2 ڕۆژان لە کنی دانیشت مەقسەدی نەبوو بۆ دەوڵەمەندی هاوارکە بۆم لای و بۆ لای ئەنجا لە پاشیەوەش ئەو عالەمە بەڕاستی هەمووی دڵسۆز بوو هەمووی سیلەی ڕحمی بەجێ دێنا ئێستا من خاستن لە وەراغلوێ وەچەکانی ناناسمەوە کە یەکانی لە بەرەی خۆمە لەبەرەوەی ماشەڵا خەرکە مەخشوورە تۆ هەر لێرە نیشتە جێخاڵەوە حال لێرە نیشتێ بەسێتشم کردووە لە بەغاش بمرم دەوێ بمێنەوەێرە خۆ من کوڕشمان تێم داڵێن دەڵێن بابۆرە بۆ شاری دەڵێن بەخوا نایە یارم پێ خۆشترە 4 کەسی وەک تۆ دێن لە خزمەتیان دانیشم و قسەی خۆشم بۆکەن و قسەی خۆشە بۆکەم و ئەوانە کاکە عەبدوڕەحمان دەستە خۆش بە لەشە ساغە پایدار سپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین خزمەت گوزاری بۆ کردوین مەکتەبی بۆ کردوین پرۆژەی ئاوی بۆ کردوین بەس خەسخانەیەکی بۆ کردوین لە نیوایە بەجێماوە بۆی قەیرانی داراییەوە هیوادارم کە لە بیریان نەچێت و بۆمان تاوکەن
کێشەی سەرەکی ئەم گوندەش ڕێگایەکمانەیە لە کوونەماسیەوە تایرە کە قیر نەکراوە ماوەکەی ئاڵتەگەڵتەکی زۆرە 8 کیلۆمەترە ئەم 8 کیلۆمەترمان بۆ قیرکەن زۆر سپاسیانەکەین داواکاری ڕیسیمان ئەوەیە بۆ ئەوەی بێتە ئاوەداننی بۆ گوندەکەمان سا زۆری خەڵک کە نایە ئەو جادێ زۆر ناخۆشە لە کوونەماسیەوە تاگاتە دیەکەمان بۆ ناو باخ و ڕزەکان تۆزێ بۆتە مشکیلە بۆمان ئەگەر ئەومان بۆ قیر بکەن 8 کیلۆمەترە زۆریش نییە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە ئەومان بۆ قیر بکەن سوپاسیانەکەین هەموو کاتی کە پێویستەکە لە کاتی ڕزبڕین لە کاتی بەرپاچ ئەو وەرزانەی کابێتە کاتی بەخێوکردنی باخەکان هەمویان یەن بۆ ئێرە بەس تووشی ئەو مشکیلەیە بن کە بارانێکی ژەبارێ ئەم گوندەی ئێمە ئیتر ناتوانانی بۆی بێت یان بارانە بەفرێگە بارێ ئەو مەسافەیەمان لێ ئەبێ بە مشکیلە کاتی خۆی بۆی دەرچووە پرۆژەکە بۆ ئێرە بەس نیان کردووە تر بەوەی بۆجێ بۆ دەرچووە بڵێ تەنفیزیان نەکردو بەڕاستی ئێمە لە گوندی وڵاغڵ و ئەلغامێکی زۆرمانەیە لە سنوورەکە باوەڕ ناکەم هیچ دیەک لە منتیقەکە بەقەت ئێمە زەرەدەومەند بوو بێت لە ڕووی ئەلغامەوە زۆربەی چێڵگەکانمان ئێستا پڕن لە ئەلغام وێرانن تا ئێسەکانە پانەکراونەوە ئیشی پێویستمان بۆ نەکراوە لە ڕووی ئەلغامەوە ئانی ئەگەر ڕۆژە لە ڕۆژان چێڵگەیەکی کەم پاکرابێتەوە لە سەتا دووەکە داواکارم لە حکوومەتی هەرێم لە بەرپرسان ینی وڵاغڵ و بەڕاستی دیەکە لایەنکەی هەموو شۆڕشەکان بووە دیەکی وە وڵاغڵ و ئەمڕۆ ناکرێ ئاوە فەرامۆشکرێت لە ڕووی ئەلغامەوە هیوادارم چاوی بخشێنەوە بە گوندی وڵاغڵوە قوربانی ئەلغاممان لاوانەیە 15 کەسمان شەیدی ئەلغام هەبێ 30 کەس 40 کەسیشمان کەمەندامی ئەلغام هەیە ئێمە خاوەنی 30 شەید زیاترین بە شەیدی ئەلغام و سەنگەر لە 12یشان سەنگەرن بەبێ جیاوازی هەموو حیزبەکانی تێدایە ئەمە شەیدی دوان سەنگەرەکانمە هاوڵاتیەکانیشمان شەیدی ئەلغامن ئێمە لە ڕووی ئەلغام و کەمەندامی ئەلغاممان زۆرە خەڵقی وەڵاغڵ و لە ڕووی ئەلغام و تەسحێکی زۆرمان پێدراوە زەرەدەومەندێکی زۆر گەورە بوون مەداری داربڕوە بۆ نەوت نییە نەوت کەمە لێرە هەش بێ خەڵکی زیاتر زۆرپاداری پێویستە لێرە بەرستان کە ڕوتوشی زۆرە سەرمایشی زۆر هەیە بەفر زۆر دەبارێ زیاتر بە زۆرپادارەکان باشتر گەرم بوونەوە بێت ئێمە لە ساڵی 1970 تا 1970 وڵاغڵ و گەورەترین دێ بووە لە سنوورەکە زیاتر لە 270 ماڵ نیشتەجێ بووە لێرە لێرە ئەو کاتەش بە حکومەوە کە حدودی بەنی عێراق گێران بووە قەڵەباڵغیشی ئەستەمی لەسەر بووە بەهۆی مەرزەوە و بەهۆی شەڕەکانی حەسەنبەگ و بەردەستپیان و شەڕی بالۆسە و چەندین شەڕی پێش وەکو قەیوان ماوەتی شەڕە قارەمانەکان بەڵێ جا ئێرە شۆک و دانیشتوانی گوندی وەڵاغڵ و ئێمە 4 مەفرەزەی سەرەتاییمان هەبوو لێرە کە چەک ماوەگە لە تیپی سلوحەتی پیرەمەگرون و کاتە بەشداری شەڕەکانی حەسەنبەگ و بەردەستکارمان کرد شەڕێکی زۆر ئەستەم هەبوو تەبەن بەردەستپیان و حەسەنبەگەوە هەر لە مێژووە باسێکرە شەڕی قەیوان و کۆمەڵێکمان زیاتر بەشداری شەڕی دابان هەلاجیشمان کرد لە ساڵی شەید و شتانێکە قوربان زیاتر لە 30 شەیدمان هەیە بە هەموو جۆرەکانیەوە خەڵکی دێکە بەڵێ خەڵکی دێکە زیاتر لە 30 شەیدمان هەیە ئێوە بڵێ دیەک بوون ماندوو بوون پاداشتی ئەم ماندوو بوون و قوربان و شەید و شتە چیە وەرتان چی داوەکەن وەڵی هیچ شتێکی چی ماوژەتە نا کۆمەڵێک خزمەت گوزاریان بۆ ئێجاوە زەرورە بێ بکرێت دەهرەوە نەمان بۆ ئەکرا وڵاغڵ و سەردێکی چۆن بایە بەڕای خۆدانی وڵای وڵاغڵ و دەبوو ئێستا گەورەترین دێ بووە لە سوورەکە مەز بەداخەوە بە کۆمەڵێک شتەوە زیاتر خەڵکەکە دیسانجارش کرد ئەمپال بەسەر گەنجەکانمانداهاتەوە هەمووی ڕۆشتەوە شارەکان بەهۆی ئاشایەت و شورتە و پێشمەرگە و بێمەعیشەتی ئەمانەش زەرورە بەڵام ئەکرا لە ناودێکی خوانە بووە ناودێکە ئەکرا بەڵام تر خەڵکە ناچار بوو لێرە بە وەزی ئێرە ناژی بە داهات و بەروبوومی ئەم خاکێمە ناژی بەروبوومەکەی ئەوە نییە لە بازاڕ ئینتاجێکی هەبێت تا خەڵک بتوانێت ژیانی پێبەڕەوە بەرێ زیاتر لە 270 ماڵی لێبوو ئەمە نەفەرمانەوە هەر بەڕسمی هێزی بەرگری بوو بەبێ لەوەش کە خەڵکێکی کامووی بەڵێ لامووی لە شانمەشانی پێشمەرگان لە هەموو سنگەرەکانە بەشداری شەڕەکانمان کردووە هەر لە زەڕیانەوە هەتاکو بە نەدوور هەر هەمووی تاوان پێشمەرگان و کاتێ ئێساوی کە لە ژیانەما بێ خۆیان ناگادارن لەوە
تەبان سەرەتایی خوێندەواری لەم لادێ ئێمە لەم گوندەیە ڕەنگە جیاوازیی هەبێت لەگەڵ لادەکانی ترا ئەوش ئەوەیە بە دوو قۆناغ خوێنەواری لای ئێمە دەست پێەکە خوێنەواری چەند پێ گوترێ خوێنەواری کلاسی کە زیاتر با بڵێن تەعاملکردنە لەگەڵ حوجرایە واتە لە ڕێگای حوجرەوە خەڵک فێری خوێنەواریە بێ ئەمە درێژە کێشەیە لە مێژووی گوندەکەمانە کە زۆر گرنگی پێدراوە چونکە هەمیشە ئەم لادەیە خەڵکی خوێنەواری تیا بووە بە لە بۆعدە ئاینەکەەوە واتە قەت بێ مەلا نەبووە یاخود با بڵێن حوجرەکانی قەت وای لە نەهاتووە کە فەقەیتیانە بێ بەڵام لە دەی کۆتایی دەی هەفتاکانە خوێنەواری واتە قۆناغێکی ترێچێتە پێشەوە کە پێگوترێ خوێنەواری با بڵێن مۆدێرن یاخود با بڵێنەوەی بواری میری یەکەم جار کە قوتابخانەی میری ئەکرێتەوە لێرە لە ماڵێکەکرێتەوە لێرە لە ماڵێکەکرێتەوە واتە بەشێک لە خانووەکەی ئەو کەسە ئەکرێ بە پۆلێک واتە لە پۆلێکەوە دەست پێەکەم پۆلە با بڵێن لەیەکەوە تاکو ششی تایە خەڵکی دیەکە وردە فێری ئەوە بن کە مناڵەکانیان بنێرن بۆ خوێندن بۆ خوێندنی میری ئیتر لە کۆتایی دێ هەفتاکان وردە ئەو قۆناغی یەکەمە با بڵێنەوەی بواری حوجرە بەڵێ بەتەچیت خۆشم یەکێکم لەوانەیە کە لە سەرەتای با بڵێن لە ساڵی 1970 چوومە قوتابخانە لێرە ئەو کاتە وەکو چۆن بۆت باسەکەم ئاو هەیە ینی ئەو کاتێککە من چوومە قوتابخانە یەک غورفە بوو ئەو کەسی کە بڵێن با بڵێ خاوەن ماڵەکە یەک غورفەیە بوو بەکرێ بە حکوومەت بۆی کە قوتابخانەکە تەبان ئەو لە سەرەتا ئیدارە و ئەوانە هەر با بڵێن بە شێوەیەکی مۆقەت هەبوو بەڵام دوایی ئەوەندەی نەخایان لە ماوەی تقریبان 3 تا 4 ساڵێک با بڵێن خانووەکە هەمووی وەرگیرە واتە حکوومەت کری پێدا و کەسەکە خۆشی بوو بە یەکێک لەوانەیە کە بوو بە کارگوزاری قوتابخانەکە وەرزی پێنانی خوێندنێکی مۆدەرن بەڵێ ئەوە دەکاتە ئەوەی کە تاکو پۆلی 6 لێرە خوێنرا بەڵام بەداخەوە ینی ناوەندی و دواناوەندی نەبوو لێرە بەڵام لەبەر بایەخی خوێنەواری و لەبەر ئەوەی کە خەڵکی ئێرە زۆر لەگەڵەوەشە کە ژیانە زۆر بە سەختیە ڕۆیکرد تۆ سری جوگرافیایم دێ بکەی جوگرافیاکی زۆر سەختە ینی ژیان لێرە زۆر زەحمەت گوزەراوە بەڵام خەڵک هەر ینی گرنگی بە خوێنەواری داوە بۆیە مناڵەکانیان دوایەوە کە لە پۆلی 6 سەرەتایی دەرەچن ئەو کاتە لە گوندی باڵغ ناوەندی هەبوو بۆیە هەموو ڕۆژێ تەلەبەکانی ئێرە خوێنکارەکانیان لێرەوە چوون بۆ باڵغ بۆ ئەوی کە بتوانن لەوە درێژە بە خوێندن بدن واتە ناوەندی لە باڵغ بوو دواتر کە لە باڵخیش ناوەندیان تەواوکردی ترە چوونە شار ئەو کاتە دواتر کارەزە هەبوو دواتر سلێمانی ئەوانە بۆیە دەکرێت بڵین هەمیشە لێرە خوێنەواری بایەخ و گرنگی خۆی هەبووە بەڵام وەکو سروشتی خۆی واتە شتێک کە لەگەڵ سروشتی ئەم دەیە هەڵی کردووە تا ئەم چەند ساڵی با بڵێن کۆتایش کە بڵێن ئێستا بڵێن بە تەمەنە مەلا عومەرمان هەبوو و مەلا عەلیمان هەبوو دەبێت ئەم کەسایەتە زۆر بەرز بن خوێندرێ ئەم مەلا عەلیە وەختی خۆی کە دوایەوە کە خوێندنی حوجرەش نامێنێ واتە ئەبێ بە خوێندنی مۆدێرن ئەم ئەبێ بە مامۆستا لە مەکتەبەکەش ینی دەکرێت بڵێن لە مامۆستا سەرەتاییەکانی ئەم گوندەیە مەلا عەلی کە هەم لە حوجرە لێرە خوێندووە و فێری خوێنەواری بووە و دواتر ئەمە ڕنگدانەوەی هەبووە تەنانەت لەسەر با بڵێن لەسەر مەکتەبیش لەسەر خوێندنی مۆدێرنیش و هەروەها مەسەلەن عەرف قادرمان هەبووە و هەروەها مەلا حەمەدی منمان هەبووە ببورن ڕەنگە ئێستا باش نەیەتەوە بیرم مەلا بەکر هەبووە کۆمەڵە خەڵک لەوانە هەبوون کە لە حوجرە خوێندوانە خوێنەوار بوون و لێرە لانی کەم لە ڕووی پێشنوێژی و ئاینداری و خوتبە و ڕۆژانی جەژن و ئەمانە نانێشتە پەیچام بکەوێ واتە دەیەک بووە کە چۆن ژیانی خۆی بەڕێوە بردووە بە ئیکتیفای ذاتی خۆی دوجار خەڵکی خۆشی بەکارهێناوەتەوە جارێککە بۆ باری ئاینداری و خوێنەواری تەبەن گوندی وڵاغلو یەکێکە لەو گوندانێک کە خەڵکەکانی هەم بە یەکگەڵەن پورزە یعنی ئەچێک لەوانەیە کە مەشهورە بە ئەم گوندە ئەوەیە لە هەر شوێنێک گوێ لێ پورزە ئەزانی کەەوە خەڵکی وڵاغلوە لەبەرچی لەبەرەوە ینی لە ڕووی تەبایی کۆمەڵایەتی زۆر تەبان و هەمویان وەکو خزم دەرەکەون و هەمویان بە کەسوکاری یەکتری دەرەکەون بۆیە ینی لە هەر شوێنێک ینی وڵاغلوویە کە بێ عاتیفان بۆی هەیە واروەها چۆنەڵی لە گرفت و کێشەیە ئەپرسنەوە لەناو وڵاغلوویەکانە بە ئێستاشەوە کە پەرشوو بڵاون بە تایبەتی لە بۆنە بە ئاڵێن کۆمەڵایەتەکانە بۆ منۆکو پرسە تۆ بینی کە زۆرینەی وڵاغلوویەکان بۆ هەر پرسەیەک بێدێن ڕاوەستن و چۆنەڵی وەکو کەسوکاری یەکتری دەرەکەون
هەر لێرە منەوە ئەم خانوویەوە ساچونەتە مسەلەحا گەورە فالێتان تێکنا ماڵم ناڵ هەمووتان لێرە یار خۆت و پیاوەڵا بەخۆم و پیاوەکەم و کچێکم و ئەوە لێرەی چیتانەیە وەڵی دوو مانگا و دوو مانگا و سێ گۆلتمانەیە باشان یا خەریگەوە ڕزوباخیشێ ڕزیچمانەیە ئەرە وەڵام ئەوە شتێکم بینی لەو سەرماوشت ئەوە چوالەی تاڵەیە چکاندومانەوە بەیانی چوو مۆتۆزە قەزوانە مێنا لەو ڕزانە و خۆشی بەڵێ بۆچیتەوە وەڵی گوتم ئیشینی لێ یەکەتی لێ نەبوو ئەی بۆچی دەوشکە کامە چوالە ئەنان ئەو قەزوانە لێ نەبوو ئیتر شین بووایە زۆر مەیەنا بەس لێ نەمابوو شین نەماوێت شین نەماوە ماندووە بی لێرە ژیان ئێرە تا چەند خۆشە ژیانێرە خۆشە چەند لادە خۆشە بەڵێ ئەڵە ژینی لادە سەیرانە گەرچی تۆزە سەیرانە ئەرکی تۆزە گرانە لەبەر تەو شەرە لادێ سەیرانە و ئەرکی تۆزە گرانە و ڕۆژی نەورۆزە و ئەوە ساڵەکەونە ئیش کوڕ و کاڵا لێرە وەکو جاران ماندوو ئەبنیا وڵی کاکە گیان وەکو جاران ماندوو بین بەس ڕز و باخەکە خوا لێت بە زیابی خوا ئەو چێوانە ئەم ساڵ بەفری زوو لێباری چوانە گوڵی کرد و بەفری لێباری سەرە هیچ کوێستانەکان ئەرە وڵا هیچ کوێستانەکان بەرەمتان کەم بووە بەڵێ زیاد بێ لە خوا بەزی کوڕ بێم زەڕەت بنشک کوڕمانێ لە شار مامۆستایە یارمەتیمانە دەن ئیشەکەن بێمی وەشتمان ناکەن لەخوا بە زیاد خۆشتامیوەدانێ لێرە باش بێم زەڕەت بن لەگەڵ ئێوە ئارە وەڵڵان بەنسبەت ئاوەدانکردنەوە ئێستا ئەو خەڵکەی دێت لە باخکان ئاوەدان نکاتەوە زیاتر لە ناو شارەوەیەت کاگا عەبدوڕەحمان بە ئاوەدانکردنەوەش باشە ئەلحەمدوللا بۆ ئاوەدانکردنەوە شتیش خەڵکی هەیە زۆربەی زۆری نەمامی تازە دروست دەکا ئەگەر ڕازەکە کۆنیش بێ ئەتوانێت ئەوە لابرێت ڕزی تازەش لە جێگا بنێژێتەوە واریاتەیە گەر بۆ بەرهەمی دێنن پارە ناکە لە ناو شارە ئەتر ئەوەی گەر بۆ خۆی بیوێت زیاتر بۆ خۆی بەرهەمی دێنێ بۆ خزمەتی خۆی جادەوبانەکەمان زۆر خراپە جادەوبان بۆ نسبەت خزمەت گوزاریشتی ترەوە کراوە بەڵام بە نسبەت جادەوە جادەمان نییە ئەمە کاری ژورووە کارنەکە لە خوارمانەوەیە حەسەمەک لە پشمانەوەیە ئەو داشمان ئەو دۆڵی قەیوان و هینە سەفرە و زەروونە ئەوە شاخی گۆجارە لە دواییدا لەگەڵ کاگەنۆر و کاگنۆزاد کە ئەو ڕۆژە بە درێژایەکەی لەگەڵ ئێمەدابوون بە یەکەوە چوونە سەر شاخی بەردەسپی و قوتێ حەسەنبەک کە شوێنی ئازایەتی و بەرخۆدانی پێشمەرگەکان بووە لێرە و لەم ناو بەرد و بەردەڵانەدا یاد و یادگاری کوڕانێک هەن کە بە هیوای ئازادبوونی کوردستانەوە سەریان نایەوە چونکە ئێرە لە کاتی شەڕگەی قەیوان ماوەدا پێشمەرگە بەرگریەکی کرد کە هێزەکانی بەعسی تووشی سەرسوڕمان کردبوو ئێرەی من لێوەستاوم شاخی بەردەسپیانە واتە زیاتر بە قوتەی حەسەنبەک ناسراوە کە قوتەیەکە لەوراوە لە ترسی ئەو لوغموشتانەی کە لێرەیە نەمانتوانی وەکو پێویست بچینە هەم سەر لوتەی حەسەنبەک و هەم ئەم شاخی بناری شاخی بەردەسپیان ئێرە لە شەڕگەی قەیوان ماوەتە گەورەترین شەڕ لێرە ئەنجام درا پێشمەرگەکانی ئەو کاتە لێرە بەرگریەکی وەهایان کرد تا مێژوما بێت ئەو بەرگریە قارەمانەی پێشمەرگەکان بازەکات لێرە چەندین کەس گیانی خۆی بەخت کرد لە پێناو ڕزگاری کوردستان دەیان شەید لەم بناری بەردانەدا شەید بوون دەیان پێشمەرگە برینار بوون و کەم ئەندام بوون بۆچی بۆ ڕزگارکردن و ئازادیەک بەدیبێنن بۆ کوردستان بەڵام دوای ئەو ئازادیە نە ئاواتی ئەوان و نە ئومێدی ئێمەش نەهاتەدی ئێستا ئەو بەرپرسانی ڕۆژانێک لە بن ئەم بەردانەدا بەرامبەر بەعەز دەوەستانەوە دەسەڵاتیان هەیە لەم هەرێمی کوردستانەدا بە کەیفی خۆیان دەیبەن و دەیهێنن ئەو داهاتی ئەم کوردستانە کەس نازانێت لەژێر دەسەڵاتی ئەماندا چی لێت بەڵام شەیدەکان لێرەدا پێیان وتن ئامانەتی ئێوە و خاچی کوردستان
لەوانەیە زۆرێک لە پێشمەرگەکان ئەم قسەی من ببیستن و گویان لێبێ کە ئەو شەیدانە ئەلێرا چیان پێوتن. ئێستا کوردستان بۆتە مەڵبەندی ئەوەی کە ژێرخان و سەرخانی ئەم وڵاتە وێران بێت. داهاتی ئەم وڵاتە بچێتە گیرفانی چەند کەسێکەوە کە سوکاری شەیدان و پێشمەرگە کەم ئەندامەکان و پێشمەرگە دێرینەکانیش وەکو پێویست خزمەت نەکرێت. کەوتڕێ هەوری پەڵەی پاراوتێر بە فرمێسکی بای بە پەلەی لای گەرمە سێر سنگتەر بوو تەکان نەربوون وەکو لاوێن لە ڕێگای ئاواتی چەند ساڵەی جێماوێ تیژڕێ و ڕۆ بە پەرۆژ بوو بۆ سەر چیان بۆ سەر پوشی زەرد هەڵگەڕا و جاران گیا جارانی سەوس سەر ڕازاوە بە مرواری بە شەونمی بەهاری لای کوردەواری